بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستانم خۆشحاڵم کە لە کەشێکی باراناوی لە ڕۆژێکی بارانیدا با خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە لە بەرنامەی ئێوارانی ڕەمەزان. خۆشەویستانم ئینشاءڵڵا ئەم بەهارە دوو بەهار دوو جەژن دوو خۆشیە بێ ئینشاءڵڵا بۆ ئێمە. ئەویشتێکی چانەوەیە کە ڕەمەزان مانگی پیرۆزی ڕەمەزان مانگی خێر و بەرەکەت لە وەرزی بەهارە هاتووە، لە وەرزێکی زۆر خۆشدا هاتووە، وەرزێکە کە بەڕاستی لە هەموو ڕوانگەکانەوە ماشاءڵڵا وەرزێکی خۆش و هەروەها بۆ دڵ و دەرونی موسڵمانانیش ئاسوودەی پێ ئینشاءڵڵا. و هەروەها ڕەمەزانیش بۆ خۆی بەهارە، بەهاری ئیماندارانە و بەهارە بۆ دڵ و دەرونی ئینسانی ئیماندار و ئینسانی مسلمان. بۆیە ئینشاءڵڵا خوای پەروەردگار ئەم بەهارەمان بۆ ئەکا بە دوو بەهاری خۆش و دوو بەهار کە ئینشاءڵڵا تەمەنا ئەکەین لەخوای پەروەردگار ئەپاڕێنەوە کە بەهاری خۆش و شادی بۆ وڵاتەکەمان بۆ کوردستانەکەمان و هەروەها ئەو بەڵاو موسیبەتانەی کە ئێستا ڕویان کردوتە کوردستان ئینشاءڵڵا خوای پەروەردگار بە کۆتایی هاتنی ڕەمەزان کۆتاییش بێنێ ئینشاءڵڵا بەو نەهەمەتیانە کە تەمەنا ئەکەین لەخوای پەروەردگار و چاوەڕێ ئەەکەین ئینشاءڵڵا دوعای موسڵمانان گیرا ببێ و هەروەها تێکرای ئەو ناڕەحەتیانەی کە ئێستا لەسەر کوردستان هەن ئینشاءڵڵا خوای گەورە بیان ڕەوێنێتەوە و خوای گەورە بە ڕەحمی خۆی ڕەحممان پێ بکە و هەروەها تەمکین و هەروەها ئاسوودەییمان ئینشاءڵڵا بۆ بێنێ. ڕەمەزان خۆشەویستان وردە وردە لە هەڵقشاندایە و وردە وردە بەرەو ئەلویدا ئەڕوا تەمەناکەن کە ئەوەی کە بەڕێمان کردووە ئینشاءڵڵا خوای گەورە لێ قبول کردبین و هیدایەتیشمان بدا ئینشاءڵڵا بۆەوەی کە ئەوەی کە ماوە مۆفەق بین تێیدا و هەروەها بە شێوەیەک لە خزمەت ڕەمەزان و لە خزمەت مانگی خۆی پەروەردگارا بین کە خوای پەروەردگار لێمان قبول کە ئینشاءڵڵا. خۆشەویستان ئەمڕۆ هاتووینەوە بۆ شارە زوور. من پێشتریش ئەم گوت زوو ئەمە ئەبێ ئێمە بینەوە بۆ شارە زوور سەر لە شارە زوور بین. شارە زوور ماشەڵڵا لە ئێستایە دە بەهارێکی با بڵێن زۆر جوانە خەمڵیوە و هەروەها بەهار لە ئێستایە زۆر جوانە بە تایبەتی ئەم بارانەش کە ئیشاڵڵا بارانی ڕەحمەتە ئەوەنەی تر جوانی کردووە. بۆیە ئەمڕۆ لە شارە زوور لە گوندی موانی مەلاتایرین. موان کەوتوتە نزیکی سەید سادق قەزای سادق و هەروەها لە ڕووی ئیداریشەوە هەر سەر بە قەزای سەید سادقە. تەمەناکەین ئینشاءڵڵا ئەوەی کە ئەمڕۆ ئێوە دەیبینن چاو دڵتان ڕۆشن کاتەوە و هەروەها بەرنامەکەتان پێخۆش بێ. فەرمونون بە ئەمڕۆ لە موانی مەلاتایر یاخود ئەم ئێوارەیە لە موانی مەلاتایر بەسەر بەری. فەرمونون. السلام عليكم. عليك السلام سيد شاف. مام ميرويز وينيا؟ دي قربان السلام عليكم. عليك السلام سيد شاف. مام ميرويز تو دمك لم واناجي. بله. باشا. مناڵی و مێرمنداڵی و گەنجیش لێرە بووی
نا والله لكاتي دانشين الليرة دانشين جافي لو برجافي بەڵە بەڵە نعم. جافون ڕەنگە هەوارتان کرد بێ بەڵێ. گەرمیان و جوستانتان کرد گەرمیان لە گەرمیان شوێنە کوێستان لە کوێستان ئەم ئاگەریانە بۆ گەرمیان باشە با بزانم لەگەڵ بانکی ڕەمەزانە وەزڵ چۆنە والله باشین شکر لە سای خوا شکر باشە والله بینیم دەماخێکت کردبوو بە جامانەکە باشین شکر لە سای خوا ئەوە الحەمدلله یاخوا باش بن یاخوا باش بن سەلام عەلیکم. با بزانم لەگەڵ پارشێ و لەگەڵ بەربانگ و ئەوانە وەزڵ چۆنە زۆر چاکی زۆر چاکرد بەڵێ. باشە ئەی چی ئێستا تۆ بم بارانی بۆ لە دەرەی والله زیر لە ماڵەوە بەر نابی لەماناوەت تێبیان لەم ناوە سوورگان بۆ ئەوە بۆ لە ماڵ ئەوشیان بۆ داکەین و ینی مانگاکانت دەرکردووە دەرم کردم بۆم ناوە و ئیتر ئاڵفیان بۆ داکەین و ئەوم بۆ ماڵ مام میروایس کە ئەوە سەیرەکەی ئەوە جادەکەیە بەڵێ. ئەوە هەمووی دەغڵ و دانە بەڵێ شوێنی لە وەڕانی حیوانتان ماوە بەڵێ ئەجۆڵێ ئەو جەوڵە وەڵام جۆڵە ڕوا بۆ خەڵەکە کرد لەو دێ مام میروایس چەند موانمان هەیە موان وڵا ینی بە ناو حوتی هاتیە حوتی تیا ئێستا ئەمە موانی مەلاتایرەوەنێ موانی مەلاتایرە ئەمە یەکەم موانە کە دەست پێکە ئەمە ئاخر موانی مەلاتایر ئەمە سەر لێرە ئەمە بەس کاوا ڕۆی تر موانەکانی تر دەست پێکە ئەمە موانی میرزایە ئەمە موانی قالی عەلیە ئەوە موانی دەی ڕسۆمی هەسەنە ئەمە دێوی حەمەی هەسەن سۆک بووەنە ڕاستە فەرمووت باشە مام میروایس تۆ ئەو ڕەشە وڵاخانە بەڵێ هەر ئاوە بەم سەوزە جیا و بم لەنا ئەم دیا لە وەڕێنی لەم ناوایە نوڕەماوەها بەرەخوا بەرژوو بۆم چەمانە بۆم شاخانە ئەی کاوجویان نادەیە بەڵە کاوجانی کاوجوشیان دەبی باشە ئێستا خەڵک فێر بۆ زۆر مانگای کوردی ڕناگرێ نازانم حەزیان زۆر لە مانگای کوردی نیە ئەوەیەکە لە ماڵە داوەستەکە ئەچ ئەم ماگە بۆرەکە وێستێنی ئەمانە گوی ئەم ماگای باشتر گەڕێ ڕۆ شیر و سکوزاشی باشترە بەڵێ باشترە باشترە ئێستا تۆ پێم بڵێ ئاوایەکە هەر ڕەشە وڵاخی تایە خۆت حیوانی وردەشیە حیوانی دەپانزە ئاژەلیاتی ینی هەر ماڵێ جەڵە برچە حیوانی هەیە برچە حیوانێ دەخوای گەورە سەلامەتێکە یاخوا بە زوریا بە تەڕ نەبی باشە ئەی چێ بەخوا ئەڵێ بارانی بەهارێت تەڕەتکەن لا ڕەحمەتی خوا بەتەچی بەتی ئەم بارانەتان پێویست بوو بۆ والله خەڵکە یانی ساکە زۆر زۆری پێ خۆشم بارانەوە باری الحەمدلله مە بەسم وە جیاوگەشت پێویستی پێ بوو بەڵێ کوڕە خەلەبیە خەزایی لە وەرمی نامە حیوانات ویرامانەیە هەموو خەڵکە هاوڕێک باران بووە ڕەحمەتی خوا بوواری الحەمدلله ئینشاءڵڵا پێ قەدەممان خێرە فەنا بەخوای موفق بن یاخوا كاحمد روف السلام عليكم. سلام سرشاوم يا اخوة بخير خيرات سپاس دەکەیت باسەرەتا لە ڕەمەزان بپرسین بزانین وەزعتان لەگەڵ ڕەمەزانات چۆنە والله رمضان لەخوا بەزای ڕەمەزانێکی خۆش ئارە وڵا حەجارکێکی و هیچ زەحمەتێکی نییە بۆ خەڵکەر کەسێکی نەتوانێت بیرە لە تەمەڵی نایگیری ئەنا شتێک نییەوە شتێکی زۆر زۆر ئاسان و ڕەحەت الحەمدلله الحەمدلله ئەی دڵتان چەندێک بە بارانەکە خۆش خوارەوە باران نەگیم سەرانسەری ئەم سەر عەرزە دلی پێی خۆش ئاوتان چۆنە لەگەڵ ئاوا چۆنن والله شکر بۆ خوا زۆر چاکە شکر باش ئارە والله بیری ئێمە حەڤە 18 متر باشە ئەی ئەگەر بتانەوێ هین بکەن زەرعات بکەن زەرعات ئەوەتە شاخیشە 1 مەتری خۆڵە دەبەدەی ئاو ماشاءالله چەند مەترە بۆ خۆی والله خۆی 18 متر والله کەمە الحەمدلله بابزانم مەبەسم وایە ئەگەر زەرعات بکەن ئەو بەحرەنی هاتووە لە خوارەوە ئەو هەمووی بیرەکان زیاوی کردو بات ویستم پرسیار لە زەرعات بکەم ئەی ئاوی زەرعاتان لەکوێیەت وڵاوی زەرعاتمان نییە هەیە لە کاریماگۆی یایەکی نیو سەعات و سەعاتێک و 3-4 ئەم شتانە بامێ لە بەریاکەن و تاو ئەی شوێنەکەتان بۆ زەرعات بۆ چ شتێک باشە وڵا خەڵکی جوتیار هەمووی سەرخاڵی گەنمایسە باشە بۆ هەمووی هەربوو بەگەنم هەمووی ئاسانکاریە ئەی جۆ وڵای جۆکە کەس دەی ناکۆشێت خەڵک ئەبێ جۆ بکڕێ بۆ ئاژەڵ وانە کەچی خۆشی نایکات ناوەڵا نایکە باشە تۆ قەدیم لێرە بووی
بابا فیلمە هەلێرە باشە ئێستا بەس گەن مەکرێ ئەی پێشتر چییە کرا وەڵا نۆکە کرا نیسکە کرا جۆ کرا گەنمە کرا ئێستا هەر گەنمە و گەن ئەی چزانم پەم و نازانم توتن و هەمیان وازێنەوە هیچی ئاو نییە بیکات وازێنێن ئارەوەڵا باشە بۆچی ماشەڵڵا ئێستا خۆ ساڵی وایە ساڵەکەی خۆشە تەڕە بەڵام بۆچی ئەو ئاوەی قەدیم نەما واللهی ئیتر خۆ ئیرادی خوایە ئەوە لای خوایە ڕاستە فەرمووی ئەی پێم بڵێ تۆ بەچی ئەو سەرقاڵی لێ من خەڵکی دەڕاستە و ئەوە دەڕاستە دەڕاستە لەگەڵ فەلاعات شوکاریان بۆکەن و تاڵ باشە ئیشی دەڕاستە تا کوێ چنێەوە والله تاکو منتەقی خانەقی نەچین و لێرا تا پێنجێ نەچین و ئەم ساعی خۆمانە بەڵام منتەقێک مایە منتەقی خانەقین پێڵێن با مەحموو مەلوا تریش نەگەولە ئێمە چین بۆ ناو عەرەبەکان بۆ دەرەو شەو تەقەمان لێەکەن لێمانەدەن سایقمانە کوژین تەقە لە دەڕاستەکەمانکە بەڵا ئەوانێن بە دوو کەس و لە قوڵایش ئەڵەبجەی شەیدا دەرەوەکە بە خیاڵیشیان بەس قەی ناکە هەر ئارامی خۆشترە هەر چاکە باشترە باتە ئیشیت دەیخوای گەورە سەلامەتان کای خۆشحاڵم زۆر قوربان چۆنیت تۆ ناوت کاکەمانیە باشە چێ ناوی تۆی ناوە کاکەمانی وڵا دایکم باوک ئافرین بۆ تۆ ئەی تۆ ئێستا پێم بڵێ لە کوێبی وا تەڕ بوویت وڵا ئاوا لەو سەرە و چیتان بۆچی چوبووی بۆ ئەو سەرە بەم ڕۆژی بارانە لا هەرا ڕۆژمات ئەوە ئەی چەترتان پێ نەبوو وڵا ئەمە چەتری پێ من چەترم پێنە ئەی نەچوویتە ژێر ئەو چیتە وڵا هیچم نییە ئەوە هاوڕێتەوە نییە ئەی چوویتە ژێر چەتری هاوڕێکەتەوە باشە تۆ لە ڕۆژی بارانە چەتر هەڵەیە حەزەکەی حەزت لە چەترە باشە چەترەکەت ڕسمی چی پێوەیە پاپا ئەوانە پاپاکە ئەزانی ئەوە ناوی چییە ناوی چییە ئانای مستەر بینوانەیە ئەوە ناوی میکی ماوسەوە نییە تۆ هەر لەبەر خاتری چەترەکە هاتوویتە دەرەوە حەزەکەی چەتر هەڵبەی بە ڕۆژی باران باران و پێخۆشە تۆ خۆ تۆ پێش نەوتی ناوت چییە ئانام هەستیارە من ناو چییە هەستیار هەستیار ناوێکی زۆر خۆشە تۆ چێ ناوی ناویت لام دایک و باوکم باشە با بزانم ئێوە بە ڕۆژوون وڵا منەوە ڕۆژوو تۆ بە ڕۆژووی هەموو ڕۆژەکانی ڕەمەزانی گرتووە یەک دانیان نەم گرت ئافرین بۆ تۆ ئافرین ئەی تۆ ئامی شەروان بە ڕۆژووی من هەموو جارێگرم هەموو جارەیەگیری ئەی نیوەڕۆ ناشکێنیت نیۆرە یەک جار شکاندومە یەک جار نیوەڕۆ شکاندوو تاگەنە جارەکانی تر نەشکاندووە وایە ناڵە ئافرین بۆیەوە ئێستا بۆ کوێ چن بە ماڵخۆمان چنەوە بە ماڵی خۆتان دەتۆ پەلەمەکەن با من هینەکەشم بێنم نقولشتان بەمێ باشە زۆر باشە چەترەکە بەرزکەنەوە بە چامان لە کامێرەکە بێ وەرە دێ وەرە لای منەوە وەرە ئاوەتا زۆر باشە ئەمە بۆ تۆ تاوان تۆ بە ڕۆژوو ئەبێ بۆ ئێوارە بێ وایە ئەو بۆ ئێوارە باش ئەوەش بۆ تۆ باشە بەس تۆ یارمەتی هاوڕێکە و بە ئەویش بێتە ژێر چەترەکە تۆ باشە ئافرین بۆیەوە دەفەر بۆ بەڕێ خۆشەویستان ڕەنگە ڕێبوارێک لێرەوە بێ بە سیارەکەی ببینێ بڵێ ئەم سەرنگایە یاخود با بڵێن ئەم سەرانگوێلکە بۆ لە ناو ئەم دەیە تەمان ئەمە بۆ خۆتان نەزانن ئەمە پاشەرۆی ئاژەڵە چ ئیڕەشە وڵاغ چ ئاژەڵی ورد وەکو مەڕ و بزن و ئەوانە ئەم پاشەرۆغەیە بۆ ئەوان دیسان سوودی لێ ئەبێنەوە ئەوان دوایەوەی کە گەور یاخود پەچەکانە ماڵن دێنە لێرە کۆیەکەنەوە ئەمە دواتر بۆ زەویوزار بەکاری دێنەوە یا بخود بۆ باخ بەکاری دێنەوە بۆ لەبەر ئەوەی کە ئەم پاشەڕۆی حیوانە ئەم پەینە زۆر لە کود و سەمادی ئەوەی کە دروستەکرێ و بە پارێکی زۆر ئەکرێت زۆر لەوە باشتر و بەهێزترە
بەقووەترە بۆ زەویوزار بۆیە لە پێتان سیر نەبێ هەر ئاوەیە کە چوون هەر گوندێک کە چوون بە تایبەتی ئەوانەی کە ئاژەڵیان هەیە بەم شێوەیە پاشەڕۆی ئاژەڵەکە کۆکەنەوە و دواتر بە تراکتۆر باریەکەن و ئەیبەن بۆ زەویەکان و بە زەویەکانی وەرەچێن و لەگەڵ چێڵانە کە تێکەڵی زەویەکە بێت تێکەڵی خاکەکە بێ خاکەکە زۆر بەقووەت و بەتیبەکە. مامۆستا ئەحمەدجان سەلام عەلەیکم. عليك السلام بخير بين يا اخوه بخير بين يا اخوه ماشەڵڵا ئەمڕۆ ئێمە هاتینە ئەموانی مەلاتایرە کە ئێمە هاتین تازە ڕشەنی بارانەباری بەس لەو کاتەوە بارانێکی بەخوڕە ماشەڵڵا والله بارانك سپاس ئیشاڵڵا ڕەحمەت مەسی هەمووی دڵی پێ خۆشە بم بارانە یا اخوه بخير بێ. سپاس دەکەین سەلامەت بیاخوا مامۆستا جەنابەت مامۆستای مەکتەبی وەنیە بەڵێ مامۆستای مەکتەب هەم بەڕێوەبەری قوتابخانەکەم بەڕێوەبەری قوتابخانەکەی موانی مەلا تاهێری بەڵێ موانی مەلەتەر چەند ساڵە مامۆستا لێرەیت وڵا مامۆستای من هەر خۆی خەڵکی ئێرەم بەڵێ دانیشتوانێرم ئەوە بۆ 28 ساڵە من لێرام لە مەکتەبەمە بەس بێ زەحمەت چەترەکە کە تۆزێ بەرزکەیتەوە بۆی دەموچاو ببینن کوتت 28 ساڵە لێرێت بەڵێ بەڵێ 28 ساڵە مامۆستای کردو بڵێم لە 22 دوانزەی 95 قوتابخانە کراوە من لەو کاتەوە مامۆستام لەو قوتابخانە مامۆستا ئێوە خەڵکی ئێرام خۆم خەڵکی ئێرام باشە لەگەڵ مامۆستایەتەکەیە ئیش و کارەکەیت مامۆستا نەوەڵا هەر بەس ئیش و کارم مامۆستایەکەیە ئیتر تەلەبەکانتان چۆن لەگەڵ خوێندنا مامۆستا سپاس بۆخوا تەلەبەکانمان باشن الحەمدوللا سپاس بۆخوا باشن تەلەبەکانتان هەر ئەم موانی مەلاتاهێرەیە یان شوێن گوندەکانی موانی میرزا و تەپیکەرەم لێی سوودمەندن قوتابیانی ئەوێشتێن بۆ ئێرە ئەخوێن لێرە ئێوە بڵین گوندەکە دەمێکە مێژوێکی کۆنی هەیە وانە قوتابیتان هەیە ئێرە بێ و ئێستا کەسێکی باو بڵین دیار و ئەوانە بێ بەڵێ قوتابیمان هەیە ئێستا بۆ نمە دکتۆرە قوتابانمە مهندیسە قوتابخانە هەمووی بە تایبەتی هەمویان تەخەڕوجیان کرد بڵێن الحەمدوللا سپاس بەخوا بەرهەمی هەیە قوتابخانەکەمان ئەی مامۆستا ئێوە چەند پۆلتان هەیە 1 تا 6مان هەیە بەڵێ ئەگەر تەلەبەکانتان بۆ حوت و هەشت و ئەوانە بێت چی بکەن ئەچن بۆ گوندی قوماش لەوێ ئەخوێنن لەبەرەوەی قوتابخانەکەمە چوارپۆلیە لەبەرەوەی قوتابخانەکە تەنها چوارپۆلی و بەڵێ دوو کابینێکمان بۆ دروست کرد تاوەکو پۆلێک ترمان بۆ زیاد کردە بۆ شێمە شکر دەیەکە ئەوەنە هەیە کە تەلەبێ زۆر بێ بەڵێ بەڵێ قوتابیمان زۆرە 77 تەلەبەمانە 38 مێ و 39شی کوڕە ئەکاتە 77 قوتابی مامۆستا ئێوە گەر گیرروگرفتتان هەبێ گیرروگرفتی ئەوە لە چیایە وەڵا شکۆلە گیرروگرفتی ئەمە هیچ گیرروگرفتێکمان نییە بەس لە ڕووی خزمەت گوزاریەوە بۆنەوە ئەم جادانە بۆنەوە کۆمەڵە خزمەت گوزاری بۆ گوندەکەم بەس مەزانی چی بوو ئێستا ئێوە لە ڕووی منهەج و ئەوانەوە دواکەوتون یاخود وەکو پێویست ڕۆی بەهۆی ئەو بارانە هەموارەوە کە ڕووی داوە بەڵێ ئێستا منهەجیش کورت کراوەوە بە پێی ئەوە ئێستا ئێمە امتحانێکی وەرزمان کرد و بەو شێوەیە امتحانەکان ئەدوا بە ئاسایی مامۆستا ئێستا خۆتە زانی ڕەمەزانە زۆرینەی تەلەبەش بە ڕۆژووە ینی الحەمدوللا خەڵکی ئێمە فێرە لە مناڵیەوە فێری ڕۆژووە بێ و ڕۆژووە کرێ ئێوە چۆن تعاملەکەن لەگەڵ قوتابیەکانە مەسەن قوتابی ڕەنگە کە بە ڕۆژووە بێ تااقەت ببێ برسی ببێ چوزانتین و ببێ تعاملتان لەگەڵیانە باوکانە برایان تحاملەکەمان باوکانی ینی تحاملیان لەگەڵ اینجا ئێمە منهەج بۆنوە جاران بڵێن 6 دەزمانە خوێن ئیسا بە بۆنەی ڕەمەزان و کلماتە بە 5 جوانە 5 جوانەی تر بۆنوە لە چارەک بۆ دوانزەی تر قوتابخانە کۆتایی تێ ینی نیو سعاتێکمان پێداون کە زووتر بەربوون بچنەوە بۆ ماڵەوە مامۆستا ئێوە ماشەڵڵا شوێنەکەتان سەوزایی و شوێنێکی خۆش و هەرڵی سەیرانگایە تا چەند ئێوە بۆ دەرس خوێندن سوود لەم سروشت و لە دەروی قوتابخانە بین وڵی الحەمدوللا سوودی لێ وەرەگرینەوە بڵێن هەندێک جاروانە لە دەرەوە بخوێنین ینی ناکرێت واللهی لە دەرە ناخم بەسەر لە قوتابخانەکە نوێتر بێژگە بۆ وەرزش و ئەوانە قوتابی نان شوێنمان نییە بڵێن یاریگاوشتمان نییە بۆ ئەوی لەبەری زەویەکانی بە هەمووی کشت و کاڵیە ساحەی وای تیانە کە قوتابیان بتوان یاری تەنها ئەم سەرجادیە مناڵان یاری بەڵە خۆشەویستان مامۆستا جگەلەوەی کە مامۆستای و بەڕێوەبەری قوتابخانەیە لە هەمان کاتیشە
کوێخا یاخود ئەنجومەنیشە ئەنجومەنیشە باشە قوربان ئەخر لاندێ شوێن پێشی ئەڵەن کوێخا باشە مختار و بەڵێ مامۆستا ئێستا ئەم ئاوایی موانی مەلاتایە چەند هەشتا و سێ ماڵین ینی لە دوو بەش پێ کاتین بڵێن ئەمە کۆمەڵێ ماڵمان لێرایە کۆمەڵێکمان ئەوتا لەسەر قەبرستانەکە دەوری حەوهەژ ماڵەون و پێنجیشمان لە قوماشە ماڵەکەات ینی بەخۆی ئەوە کاتە هەشتا و سێ ماڵ ئەخر خۆ قوماش گوندێکی سەر بەخۆی ئەوش کۆمەڵێک هەر ئایدی ئەمەیە بڵێن کە نەخشەکەی لێرە ئەڕۆ بۆ کەوشتاش و لیۆ لە قوماش و لیۆ تێتەوە بۆیلا ئەوە سنووری ئەمەیە مامۆستا حەمە ساڵی تیا لەوێ بەڵێ مامۆستا ئەی نفوس چەند کەسی تیاژ نفوس 416 کەسەبی 416 کەسی پێم خۆشە دەیەکانی دەوروبەرمان پێ بڵێ بزانین دراوسێ وڵا لێراوە بۆ ئەوە موانە کۆنە ئەوە موانە کۆنە ئەنجایەت و ئەمە موانی میرزایە ئەوە بەرەو سەرەوە بۆ نمونە ئەوە گرێزە و خانە قەبیلە و کانی سپیلکە لێرەش و ئەمە تەپیکەرەم و کەوشتاش لەگەڵ تاسوژە لەگەڵ قوماشی ئەحمەی فارس مامۆستا لە ڕووی ئیداریەوە سەر بە سی سادقن یەکسەر سی سادقین سەر بە ناحێشتانی نه ئێمە ناحێمانە سەر بە قەزای سی سادقین کەواتە ئیشوکاریەوە تقریبان ئاسانە چونکە نزیکن لە ئێمە نزیکین لەبەر جادەکەش خیرە ئیشوکارمان مەشاکیلی مەرعە و سنوور و چوزام نێوان و نیە ئێمە مەرعوشتمان نییە هەر لە هەوڵەوە مەرعەمان نەبوو مەسەرەن جاری وایە نێوانی زەوی و زار و ئەوانە ئەشکر ئەو تایسا ئەو شتانە نییە لە بینمانە یعنی بڵێن پاوان بکریان بڵێ ئەمە سنووری ئێمە تایسا ئەو شتە ڕووی باشە ئێوە زەوەکانتان هەمووی دێمیە مامۆستا کۆمەڵێکی دێمی و کۆمەڵێکشی بەراوە بەراو چ دەکەن وڵا بامی ئەەکەین و بڵێن بامی ئەەکەین و بامیە بەس بە زۆری ڕەنگە بۆ بامێ زۆر بامێتە گەنم و جۆ و ئەمانە ئەکرێت سپاس دەکەین. خۆشەویستان وەک دەبینن بارانێکی زۆر خۆشە ئەم بارانە ڕاستەکەی تۆزێک عرقلەی خستۆتە ئیشی ئێمە بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی بە هەڵدانی فلایکام و درۆنەکەمانەوە هەیە چونکە ئێمە دەبێت بۆ ئەوەی گوندەکە پیشان بن پێویستمان بەوەی کە درۆنەکە هەڵبین لەبەر ئەوە ماشەڵا بارانەکە نایەڵێت خوای گەورە ئینشەڵا بیکە بە بارانی ڕەحمەت بەڵام ئەگەر بەرنامەکە وەکو پێویست دەرنەچوو ئەوە زیاتر پەیوەندی بەوەوە هەیە کە بارانەوە ماشەڵا بارانەکەش زۆر خۆشە و تەنانەت تۆزێ هەڵ نابروچێنێ یاخود تۆزێک بارانەکە ناوەستێ هەرەوەنێ ئێمە درۆنەکە هەڵبین خوای پەروەردگار ئینشاڵا بیکە بە مای خێر بۆ خەڵکی هەرێمی کوردستان ئەم بارانە. کاک حەسەنجان سەلام عەلیکم. عەلەیکم السەلام ورحمەتوڵڵی الله یاخوا بەخێر بن سەر چاو. سوپاس دەکەین لەگەڵ ڕەمەزانەوە زۆر چۆنە؟ وەڵی زۆر باشین بەخوا بەزدێ هەر زۆر باش. ئەم ڕەحمەتی خۆیان پێ خۆشە؟ ئارە وەڵا ئەمە ڕەحمەتی خوا ناردی و ئێوەی شاتنیتی یاخوا بەخێر بن ئینشەڵا هەر دوور ڕەحمەت. ئینشاءڵڵا بابزانم هیچ فەلاحەتی وشت هیچت کردووە؟ وەڵاهی گەنمان کردێ تۆزیە و ئیتر باشە. ئێستا ئەم بارانە بۆ گەنم چۆنە؟ وەڵا زۆر باش بۆ هەموو شتێ باشە نەک بڵێن بۆ گەنم بەبەست وە گەنم ئەوەنە تینی ببوو پێویستی ئارە وەڵا زۆر تینی و گەنم تینی و ینی گیاتینی بوو حیوان ماشەڵا و چەند ڕۆژە زۆر گەرم بوو. ئارە وەڵا زۆر گەرم بوو. باشە جگە لە وشکەدان لە گەنم و ئەوانە لێرە فەلاحەت چی ترەکرێت؟ وەڵا زۆرتر ترۆزیش ئەکرێت ترۆزی و نووەک و ئاو شتانەی ئەکرێ بە کەمی ئەویش. ترۆزی هەر ئەرزەکە
یەک جار بچێڵی و تۆویکەی ئەبێ یاخەوە بێ وەرد بێ هەزوسان جارێ شێفی ئەبڕی دوایش تۆی ئەەکەیت و ئیتر لە دەوری هەژدەی دوو بیستی سێ و ئەو ناوە ئیتر تۆ یەکەیت و تەوا عليكم السلام ورحمة الله وبركاته طبعا خير لي استاسك قربان سلامت من يابا أي باشا چني بيتا بيغا تروزي مثلا بقول من لمانجي چنا أبي بيكن ئیتر ئەبێ لە مانگی پێنجا لە سێی شەش بۆ ئەو ناوەیتە پێگەیە ئیتر لە مانگی سێەوە تقریبان سێ مانگی پێچ ئێوە بۆ ئاو چۆنن ئەو مثلا گەربتانەوە بەراوشتان هەبێت وەڵا ئاوی بیری خواردنمان باشە بەڵام ئاوی ئەیرە لە سەرەتی ینی ئاوی چاوی کانیپانەکەی ئیتر لەو دەگات هێرا بەڵێ ئەبێ میراوچتی بۆ دانین و ئیتر وەسەرە دەیخوای گەورە مەحفوظتان کە ئینشاءالله و سەلامەت بۆ نازانن قسە بکەن تۆ زۆر عیاری تۆ ناو چییە؟ ناوم یارە یارە؟ ئەی یارە بۆ ئەڵی نازانم قسە بکەم ئەوە نیە قساکەی یارە تۆ نەچوویتە باخچە؟ بۆ حەزت لە باخچەیە؟ ئافرین تۆ ناو چییە؟ کانی ئادی سەیری کامێرەکەکە سەیری کامێرەکەکە ناو چییە؟ کانی کانی بۆ ئاوە هاتوویتە دەرەوە سەرماتە؟ نەوە سەرمان نییە؟ ئەی بۆ ئاوا بەبێ قەمسەڵەوە بەبێ باڵتۆ هاتوویتە دەرەوە ئێوەڵا هاتم بۆ ماڵ یارە ئاوا ئەدە تۆ وەرە ئێرەوە وەرە جوان جوان ئاوە سەیری ئەولاکە ئێ باشە وەرە یارە وەرە مەڕۆ وەرە شتە دێمێ وەرە یارە وەرە هاتی بۆ ماڵی چێ؟ هاتم ماڵ یارە یارە چی تۆیە؟ یارە ئامۆزام ماڵی ئێوە لەکوێیە؟ ماڵ ئێمە هاوتا لەوسە ئافرین بۆ تۆ تۆ ناو چی بوو؟ کانی کانی؟ کانی تۆ لەگەڵ ڕۆژووا چۆنی؟ ئەلا ڕۆژوم نەگرتووە ڕۆژون نەگرتووە بۆ ناتوانانی تۆ مناڵیت؟ کە گەورە بوو ئەیگری دوانە؟ ئافرین بۆ تۆ ئافرین حەزت لە چییە؟ ئەوەش بۆ یارە باشە دەست خۆش کاکە محەممەد سەلام عەلەیکوم عليكم السلام يا أخوة بخير من سر شاو بخير تۆ گەنجێکی تەمەنە چەنە تا ئێستا؟ من تمنم بسوحة وصالو لم ئاوایمانی مەلاتایرە دانیشتوم هەر لێرە ژیاوین تا ئێستا و لە هیچ شوێنێکی ترۆ نهاتین و یان لە هیچ شوێنێکی تر نەژیاوین باش ینی تۆ هەر لێرە لەدایک بووی بەڵێ ژیانی خێشزانی پێکێناوە؟ بەڵێ الحەمدولله الحەمدولله تا چەند لە ژیانتان ڕازین؟ وەڵا لەخوا بە زیاوێ حەمد و سەنا بۆ خوا لە هەموو شتێک و لە ڕووی قوتابخانە و لە ڕووی مزگەوت و لە ڕووی پێداویستەکان لەخوا بە زیاد زۆر باشە مە بەسم ژیانی خۆتە ژیانی خۆت مەسەلەن بۆن منە تا چەند لە ژیانی خۆت ڕازی؟ لەخوا بە زیاد زۆر ڕازی لەخوا بە زیاد خوێندن تا کوێت خوێندووە؟ وەڵا من تاوەکو سی ناوەندیم خوێندووە ئیش و کار چ دەکەی کاکە محەممەد؟ وەڵایی من پێشمەرگەم لە پێشمەرگایەتیا دوورەکەونەوە دەوام و واجبی تۆ لەکوێ؟ وەڵی من دەوام دەمێکە داوامەکەم تقریبا وا بوو 9 ساڵەشێ داوامەکەم لە کەرکک داوام کردووە لە کوڵەجۆ لە ئەم شوێنانە یعنی بەرەو خوار داوام کردو و فەرماندەی و زۆر داوام کرد باش بابزانم ماوەیە تووشی شەڕ بقەت شەڕ بەڵێ بە تاکید تۆکە چیت بۆ پێشمەرگایەتی وێ هەموو شتێک چاوەڕێ هەموو شتێکی لە خۆ بەڵێ بەشداری شەڕمان کردی و شەڕمان بینی و قرز ینی ناخۆشە لەحزەی شەڕ ناخۆشە بەڵێ ناخۆشە و بەڵامی تر ئەبێتە حاملوی تۆ کەسل لە تەنیشت بریندار بووە کوژراوە بەڵێ لەو کاتانە تۆ کە بۆ ناچیتە جەپەکان و ئەم شتانە ڕۆدا و لە پاڵتا و بەسەر تاتی و ئاراوەڵا هەموو شتێکمان بینی کاک محەممەد لە ژیانی پێشمەرگایەتیان لەگەڵ ڕۆژ و ڕەمەزان و هەڵسانی پارشێ و ئەوانە چۆن بوو لەخوا بە زیاوێت زۆر زۆر باشی لەخوا بە زیاوێ زۆر لە
پارشێوە هەموو شتێکمان بۆ کرێ لە بەربانگە یعنی لە ڕەمەزانانە حتا پێشمەرگە ئەو ئەرکەی سوکترەکەن و لەسەر کە پێش ڕەمەزان بوو. يعني بەبەست وەیە لە مقەڕات و لە کاتی دەوام و ئەوانە بە ڕۆژۆ بن باڵێ بەتەئەکید نوێژ و عیبادەت بەتەئەکید ئەوە هەر کەسێەوە فکرێکی خۆیەتی هەیە ئازادە هەیە نایگری بەڵام وەکو ئیتر هەر کەسی ئەم ڕۆژۆش تۆ ئەیکە ئیگریت پاداشەکەی لای خۆی خوا ئەڵێ من خۆم پاداشی ڕۆژواندم و خۆ منی ساعتوان بڵێم بە ڕۆژوم و لەوانی بە ڕۆژژنەوە من تۆ نازانێ بەر بۆ خۆی بڵێ ئیتر باشە ئەی جگە لە دەوام لە پێش بنگاتی زرعاتێ شتێ هیچ بە ئیشێکی ترەوە مەشغوڵ نابی وڵی منۆکو خۆم مەشغوڵی هیچ شتێک نابم جگە لە پێشمەرگاتێکە مەشغوڵی هیچ نەبم و ئەو کاتانەی کە دێەوە لە ماڵە مەشغوڵ هەر بە گەڕیان لەگەڵ برادەرەکانە و ئەچینە یاریەکەین و لەم قوڵای دەشتی شارە زورە تۆ زرعاتێ نەکەی فەلاحەتێ شتێک فەلاحەت ماڵ باوکم و کە سوکارێکن هەیە لە یارمەتیانە دەم بەس وەکو خۆمی نایکەم وەکوتا ئەو ئەم عاشە بێت و ئەم پێشمەرگاتی بێ من هەر ئاوانێنی باشە سەلامەت بی کاکەم بە قوربان بیا خوا بەخێر بێن سەر چاوە مامە کەریم سەلام عەلەیکم عليك السلام وسهلا بالشاو قوربان با سەرەتا لە مانجی ڕەمەزان و لە مەسائیلی ڕۆژوو بپرسم بزانم وەزعتان لەم وانی مەلاتایرەیە چۆنە مامۆساگیان سەرەتا بەنای خوای گەورە لەگەڵ ڕەمەزانە زۆر باشین و عیبانیە و گشتی بە ڕۆژوە سپاس بخوا هەتا مناڵەکانشمان بە ڕۆژوە با بزانم ئەی مەوزوعی بەر و مزگەوتان چۆنە وەڵام مزگەوت سپاس بخوا جا خۆڵیان هەر لە مزگەوتین بەخوا بدایم سپاس بخوا مامۆستاتان هەیە یاخود بۆ خۆتان بەرنوێژی و ئێمە مامۆسایەکی جمعەمان بۆیەت و تە خۆشمان بەرنوێژیەکەین ماوەسا ئەحمە و منیش ئەگەر مەجالم بێ هەریکە ینی خۆتان الحەمدوللا بەشی ئەوە ئەتوانن بەرنوێژ سپاس بخوای گەورە خوای دایتی داوی ئینشەڵڵا با بزانین ئیش و کار بەچیەوە مەشغوڵی جەنابێت وەڵام من پاسێکم پێ لەو خەتی هەڵەبجەی تازە سلێمانی تر ڕۆژناڕۆژە ئیشی تیاکەم و بەجاژ هەر لەم دوکانە شمان ئێستا کە ئەوە سیرەکەی ماشەڵڵا خەڵک هەمووی سیارەی خۆی هەیە و جادۆبان بەرناکەوێت لەبەر سیارەی خصوصی نەفەر بەشی ئەوە هەیە وەڵام مامۆساگیان سەبە بۆنەی ئەم بێمە عاشیەوە نەوەڵا نەفەر نییە هەرە وەڵا زۆر کەمە لەگەڵ وەزعی دوکانداریاوە سپاس بۆ خوا باشە بەش خۆمان پێ هەر ڕستمانە دای شەڵە ئینشاءڵڵا هەر حەزەکەم لەسەر مەوزوعی مزگەوتەکە ئەم گوندی موانە بەتابەتی ئەم وانی مەلاتایرە کە هەر بە ناوی مەلاتایری شەوەیە ینی مێژوێکی باشی لەگەڵ مزگەوت و مەلا و ئەوانەیە هەیە سپاس بۆ خوای گەورە ئێمە هەر لە بیدایەت و هەرکەم من لە هەشتاکان و داژ هەر مزگەوتمان بووە مامۆساگیان ئیتر بە بەرناوی من لە مزگەوتین سپاس بۆ خواگیان الحەمدولله الحەمدولله گەنجەکان تا چەند تا بە مزگەوت گەنجەکانمان سپاس بۆخوا گشتی ئەهلی مزگەوتە و بە بەردەوامی هەمووی بە ڕۆژە و لە مزگەوتای باشە تەراویحتان لە مزگەوتە هەیە بەڵێ هەر پیاوان دێن یاخود ژنانیش دێن وەڵا بەس پیاوان تێن مامۆساگیان شوێنی مشهوری ئەوەتان نەخواردووە ژنانیش بن تەراویحەکانیان دەکەمان کەمە و شوێنی ئەوەی نییە پەردەوشتی نییە نابێ ئەبێت تەرتیباتێکی باشی بۆکەێنا ناکرێ ژنان ئەرەوەڵا مامۆساگیان موان کاوە سیرەکەی لە دێژی قەرەباڵغە چێ الحەمدولله هەر ڕوو لە قەرەباڵغی خۆت تەنیشت نازانم کەوتۆتە نێوانی ئەوە هەڵەبجەیە ئەمە سەید سادقە بۆ خۆی لە کەوتۆتە ناو شارەوە ڕاستی شکر ئاوادانی سپاس بۆ خوای گەورەی زیاتر لە 55 زیاتر ماڵە بی الحەمدولله شکر خەڵک گوندەکەی پێخۆشە تەبان ئەراوەڵا گشتمان کەس و ڕزمی یەکین هەمومان تەبای هەمووشتان یەک تیرەی جافن ئەراوەڵا هەمومان جافن سەلامەت دنیاخوا
سلام عليكم بخير بيتو چاچی شکر ماتاریەکی چاکت لە بەرە گیانە وڵە تەڕ نەبووی وانیا نەوەڵا باش باشە ئەمە لە چۆ ئەم حیوانە تێنەوە گیان وڵا لەو شاخم ئاوا ڕۆژی ئامە باران ئەبێ زوو بیاننەوە ئەرە وڵا ڕۆژە بارانێتی نالۆڕێ لە ئەبێ زوو نالەوەڕێ نەوەڵ باشە بۆ نالەوەڕێ تەڕە عەرزەکە تەڕە نالۆ عەرزەکە تەڕە ئەگە نابە خۆیان تەڕیش بن بە خاڵیان ناوەڵا خۆی کێشەی نییە تازە کاتی سەرمانەمە بەزمەڕ بوون یا وڵا بزنیشی تێ بزن زۆر خراپە بۆ سەرماوە بەرگەی نێوەردە ئەی تۆ بۆ خۆت چەترێ شتێک بەکار نانێ هەر ئەو بارانی بەتەری ئەمە چاگە چەترەکە بای نایڵێ بەسەرتێوە ئەمە چاک ئەرە وڵا کەی دەرت کردوون وڵا سەعا حەوتی بەینی دەرم کرد ستا حوت بانیەوە بەو جەوڵەوەی وڵا بوویەوە ئەی لەگەڵ ڕەمەزانەکە چۆنی خوا بەزیار ڕەمەزانە ڕۆژوم ڕۆژێ الحەمدلله ئەگەر ڕۆژانی تر بێ بەتەشید چێشتەنگاو دەزەکەی بە ئارە وڵا سەعات 9 10 چاکە لێونی مەڕ ئێستا الحەمدلله لەو جەوڵە تێرەخوا تێرەخوا باشە شکر باشە ئەم بارانەژی شەڵا جیاکەتان بۆ نوێ کاتەوە ئەگەرتی نوشی بێ ڕەحمەتێکی چاک تا کوێ سنووری ئەوێ تا کوانە وڵا ئەتاک ڕۆڕی جادەقیرەکەی ئەو لە بەڕی گرێزە بۆ سنووری ئەمەی تەچینێ باشە ئەو بەشی ئەو بەرکە حیوانانێکە کە مەرعەکە بەشێواکە زۆرە لەخوا بەجێ الحەمدلله دێ یاخوا بەخێر قوربانی سپاس بۆ هەریەکە لە برنجی گوڵبەهار و کۆبانێ کە سپۆنسەری بەرنامەی ئێوارەی ڕەمەزان. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. الله الله أكبر. السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله. بەڵە خۆشەویستانم هەر لەو لەحزەی کە ئێمە هاتوینە ناو گوندەکە پێمان خستوتە ناو ئەم گوندەوە تاکو ئێستا بارانە واتە دەرەوە ئێستا بارانە بۆیش بەتەئکید ئێمە نەمانتوانی بەرنامەکە وەکو پێویست بکەین واتە نەمانتوانی تەنانەت درۆنەکەشمان هەڵبین تەمەناوەکەم ئینشاڵڵاوی کە پێشکەشمان کرد بن لانی کەم ئێوەی ڕازی کردبێ ئێستاش دوایی ئەوەی کە سەلامی نوێژمان داوەتەوە نوێژی مەغریبمان کردووە ئەمانەوێت لێرەوە لەم میحرابی مزگەوتی گوندی موانی مەلاتایەرەوە خواحافیزیتان لێ بکەین داوا لێ بردنتان لێ یەکەین لەوەی ئەگەر بەرنامەکەشتان زۆر بەدڵ نەبوو بمان بورن لێرەوە خواحافیز.